هەموو تیپ و یانە و هەڵبژاردەیەک خاوەنی هاندەر و لایەنگری تایبەت بەخۆیەتی و لەسەر ئاستی یانە و شار و وڵاتەوە دەست پێ دەکات بگرە لە گەڕەک و ناوچەکانیشدا کۆمەڵ خەڵکی باپەرەش و پشگیری و هانی هەر جۆرە وەرزشێکەدەن کە لایەنەکەی خۆیان ڕوبەڕووی لایەنێکی دیکە دەبێتەوە. لە جیهاندا هاندران لە گشت چینەکانی کۆمەڵگا پێک هاتووە و هەموو ئاستەکانی گرتوتەوە. ئاستی یاریکردن و جۆری پاڵەوانەتی گۆڕانکاری لە شێوازی هانداندا دروست دەکات و تا شێبڕکێ زیاد بکات کاردانەوە و پشگیری هاندران بۆ لایەنەکەیان زیاد دەکات. لەگەڵەوەی هاندران بەشێکن لە سەرکەوتن و هاندانی یاریزانان بۆ پێشکەشکردنی ئاستێکی بەرز و تا موچێژی زیاتر دەبەخشێتە هێرەکە، بەڵام زۆر جار هۆکارێکن بۆ تێکدانی کەشی یاریگاکان و تێکدانی بەها وەرزشەکان. لەناو هەموو جۆرە وەرزشەکاندا یاری تۆپی پێ لە زۆرینەی وڵاتاندا ژمارەیەکە لە ڕووی ئامادەبوونی هاندەرەوە. کاتێک دوو هەڵبژاردەی زلهێزی جیهان یاخود دوو یانەی جیاواز یان دوو یانەی یەک وڵات کە ڕکابەری سەرسەختی یەکدین و ڕوبەڕووی یەک دەبنەوە، ئیدی هاندران بۆ سەرخستنی لایەنەکەی خۆیان هەموو ڕێگاکانی هاندان دەگرنە بەر کە زۆر جار ئەوەش ڕووداوی چاوەڕوانەکرا و بە دوای خۆیدا دەهێنێت. لە جیهانی تۆپی پێدا هاندرانی ئینگلیزی و ئیتاڵی بە سەرسەختترین هاندەری وەرزشیدا دەنرێن و بەهۆیانەوە زۆر جار خۆشی ناو یاریگاکان گۆڕاوە بە ڕووداوی نەخوازراوە. لە مێژووی تۆپی پێدا چەندین ڕووداوی خوێناوی لە ناو یاریگادا دروست بووە. بۆ نمونە ساڵی 1985 و لە یاریگای هێسڵ لە وڵاتی بەلجیکا و لە یاری کۆتایی جامی یانەکانی ئەوروپا کە لە نێوان لیڤەرپۆڵی ئینگلیزی و یۆڤانتۆسی ئیتاڵیدا بوو، شەڕ و ئاژاوە لە نێوان هاندرانی هەردوو لا ڕوویدا و بەهۆیەوە بەشێک لە دیواری یاریگای هێسڵ هەرەسی هێنا و چەندین هاندەر لە ناو یاریگادا گیانیان لەدەستدا کە نزیکەی 40 کەس بوون و 600 کەسیش بریندار بوون. دواتریش چەندین سزای قورسی لێکەوتەوە. لە سەرویانەوە ڕاگررتنی یانەی لیڤەرپۆڵ بوو لە سەرجەم پاڵەوانەتی ئەوروپیەکان بۆ ماوەی 7 ساڵ. دواتر و ساڵی 1995 یاریگای هێسڵ تێکدرا و لە شوێنی ئەو یاریگایەکی دیکە بە ناوی مەلیک بۆدوین دروستکرا. ساڵی 2012 لە وڵاتی میسر و دوای ڕووخانی ڕژەمەکەی حوسنی موبارەک لە پارێزگای پۆرسعید و لە ناو یاریگای سەرەکی ئەو پارێزگایە و لە یاری نێوان پۆرسعید و ئەهلی لە خولی نایبی تۆپی پێی میسریدا شەڕ و پێکەڵپژان ڕوویدا و زیاتر لە 7 کوژرا و 1000 برینداری لێکەوتەوە. ئەوەش بۆ هۆی ڕاگررتنی خولی تۆپی پێ وڵاتە بۆ ماوەیەکی دوور و درێژ. دواتریش دادگای ئەو وڵاتە سزای لە سێدارەدانی بەسەر 21 کەسدا سەپاند کە دەستیان لە ڕوودانی ئەو ئاژاوێدا هەبووە. بەدەر لە شەڕ و ئاژاوە و کاری تێکدرانی هاندران لە دوای ڕووخانی ڕژێمی بەعز لە عێراق، قورسایی و سەنگی چواریانە جەماوەرەکەی بەغدا کەم بوویەوە و لە بەرامبەریشدا چەندیانێکی کوردستانی لە گۆڕەپانی تۆپی پێ عێراقی دەرکەوتن و بە خێرایی گەیشتنە لووتکە. نمونەشمان یانەی هەولێری پایتەختی کوردستانە کە توانی بە یەک هەنگاو سەرجەم پلیکانەکانی سەرکەوتن ببڕێت و لە 4 وەرزدا بۆ یەکەم جار جامەکەی لە شاری بەغدا هێنایە دەرەوە کە پێشتر هیچ یانەیەکی عێراق و جگە لە یانەکانی شاری بەغدا نەبووە ئەو ژمارە نازناوە ببنەوە. ئەمە ژوای کرد هەولێر ببێت بە خاوەنی پڕجەماوەترین یانەی عێراق و لە کاتی میوانداریکردنی یانەیەکدا یاریگاکەی یانەی هەولێر جمەی دێت. یانەی سلێمانیش لە پاڵ یانەکانی دهۆک و زاخۆ و کەرکووک توانی بگاتەوە با ڕیزی گەورەکان و با شێوەیەکی چاوەڕوانەکراویش جەماوەرەکەی ئاش کردەوە و هاندرانی ئەو یانەیەش تا مەزرۆی یاریەکانی یانەکان و سات لە دوای سات پاڵپشتی و پەرۆشی خۆیان بۆ یانەکەیان زیاد دەکەن. چەند ساڵێک بوو شاری سلێمانی و بە تایبەت یاریگای سلێمانی لە ڕووی هاندەری ناو یاریگاوە بەرەو کەمی و نەمان چوون. بەڵام بەگەڕانەوەی یانەی سلێمانی کە بەیانەی دایک ناسراوە بۆ خولی بژاردی تۆپی پێ عێراق کە بەرزترین ئاستی یاری تۆپی پێ لە عێراقدا، جارێکی دی جوڵانەوەیەکی وەرزشی لە سلێمانیدا دروست بوو. لە کاتی یاری ئەم یانەیە لە یاریگای خۆیدا نزیکەی 15,000 هاندەر ڕوو دەکەنە یاریگەی سەرەکی شارەکە و باپەرۆشەوە بۆ هاندانی یانەکەیان دەچن. بەدەر لە کاتی یاریەکان واتە پێش یاری و دوای یاریەکان، هاندران لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوازی جیاجیا باز لە یانەکەیان دەکەن و چەندین پیجی فەیسبووکیان بۆ هاندانی یانەکەیان کردوتەوە بە چەندین ناوی جیاواز چالاکیەکانی ئەو یانەیە بڵاو دەکەنەوە و باسی لێوە دەکەن.
کاک ئەیوب ئێوە وەکو ئیدارەی یانی سلێمانی وەکو دەستەی کارگێڕی یانی سلێمانی بێگومان لە گەڕانەوەتان بۆ خولی بژاردەی عێراق بوون بە خاوەنی هاندەرێکی زۆر ئێوە ئامادەکاریتان یاخود هاوکاریەکانتان بۆ هاندەرانی یانی سلێمانی چییە؟ بەڵێ پێش دەستکۆشیتان یەکەم ئێمە وەکو هاوکاریمان بۆ دەستەی بڵێن هاندەرانی یانی سلێمانی ئێمە طبعاً خۆتەزانی هاندەران تونی ئەم یاریانە بۆ چەند ساڵێکە یانی سلێمانی نخوێی عێراق نییە بەخۆشیەوە کە سەرکەوتینەوە بۆ ئەوانە ئێمە وەکو ستافێک و دەستەیەک پەیوەندیمان کرد بە چەند کەسانێکەوە لە هاندەرانی یانی سلێمانی ئێستا و برادەرانە هەموو خۆیان سەرپشکن لە قەراران لەو شتانی کە ئەیانەیە بۆ هاندەرانکردن طبعاً بەهۆش بە پەیوەندی لەگەڵ دەستەی بەڕێوەبەریانە و کە هەشتێکیان بێ هەشداواکاریەکیان بێ ئێمە لێرەوە بۆیان دابینکەین و یعنی بە هەشتێک بێ کە ئەوان داوای بکەن ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگری نابین لێ بەر ئێستا چیتان بۆ ئامادە کردوون کە لە ریگایە لە وەکو دروش موشکە بەرزیکەنەوە بۆ هاندانی ئێوە دروشم ئێمە تا ئێستا خەریکی لەگەڵ دەستەکە کۆبووینەتەوە کە ئەوان داوای چیان داوای چەند شتێکیان کردو کە وەکو لافیتە وەکو بڵێن ئەم دروشتیانی سەرڕەنی سلێمانی کە بە قوماش و ئەمانە زائدەن کە ئەیانەوێت بۆ دەرەوەی سلێمانیش چەند منشەیەکیان دایم بۆ بگرین لەگەڵ تیپەکانە پشگیری بۆ تیپەکە بۆ دەرەوەی سلێمانی لایەنەکانی داهاتوو هاندەران ئەبەن لەگە خۆتانە بۆ دەرەوە هاندەران ئێمە ئەوەی کە بێن داوامان لێ بکەن ئێمە چیان بێ بۆیان دابینن حتا ئەگەر شەیش بمێنەوە ئێمە ئەتوانین دابینی ئوتێل و شتیان بۆ بکەین و لەگەڵ تیپەکە بن. لێبسای ئەمنی یاریگای سلێمانی لە خولی نوخبەی عێراق تقریبا نۆیاریە کراوە لەم یاریگایە یاری یەکەم و یاری دووەم و سێم هەنێ حاڵەت ڕوویە ئەویش ئەو هاندەرە زۆرەی کێ بۆ ئێرە تقریبا یاری وایە بۆ نزیکەی 9,000 هاندەر هاتووە لەناو هاندانەشە هەبووە بیەوێ ئارامی یاریگا تێک بە ئێمە وەکو ئەو هێزانەی تێهێنین بۆ ئێرە زۆربەی هێزەکانی چالاکی مەدەنەکانن پێش هەموو یارێت یانی پێمانوتون یانی هەر هاندەرێت مەسەلەن باهانی خۆی بە جانێکی وەجه هەر چێرەکە بابی کە بەس نەگاتە حاڵەتێ بێ شێوی یاریگارە تێک بە ئێستا لە یە دوو یاریە ئێمە لە جێدەیە لەسەر مانووسا کە هێزەکانی چالاکی مەدەنەکان هێرشیان ڕوودە سەر هاندەران مخۆم هەموو یاری لێرە مەوجود بووم لە یە دوو یارانی حاڵەت دوویە ئەوی بەبوونی 4-5 هاندەرەوە کە چەندی جار ئاگادارمان کردنەوە بەردیانە هاوی دەبە ئایانە هاوی حتا دووان دە چەخۆیان هاویش بوو ئەمە لە یاری دووەما ڕوویا یاری دووەم یانەی هەولێرە ئێمە دوای ئەوەی 3-4 جار ئاگادارمان کردەوە کاکەوە مەکە بە قسەی خۆش کە 3-4 جار ئاگاداری کردەوە و ئەگەر بەبوونی دوو هاندەرەوە بێ شێوی یاریگەرە تێک بە تۆ ناچاری بەهێز بیکەکە دەرەوە. لێ کردووی بەی هانی یانی سلێمانی واللهی من لە مناڵیمەوە لە تولپێتمەوە هەندەری یانی سلێمانی بوو هەچی یاریش یانی سلێمانی کە کرابێت لە تولپێتمەوە خەرچی چوارباغم هاتووم سەماشە یاری یانی سلێمانیم کردووە
لەگەڵ چی هەیە بۆ هاندرانی کە توندوتیژی دروستەکە؟ وڵی هاندەران ئەوەی کە هەیە هاندەرە شتێکی جوان نییە لە ناو ساعینا بۆ یانەکەی خۆمان جوانێەوە ناو شاری سلێمانی بەڕاستی شتێکی ناشرینە و ئەوەی کە توندوتیژیەکە جوانێکەیەتە ناو. لە پێشترە هاندەرانیانی سلێمانی زۆر بوون یاخود ئێستا؟ وەڵڵاهی ئێستا هاندەرای یانی سلێمانی هاندەرانی زۆرترە. بای من بۆ هاندەرانی سلێمانی ئەوەیە بێوانە بن لێمە تا کۆتا ساتی یاریەکە ئینشاءڵڵا مەش بێوان ناکە لارێک بە ئەنجامێکی باشێنێ دەرەوە. فەرحان خاوەنی هاندەرێکی زۆری چی هەیە بۆ هاندەرەکانی؟ وڵای بەڕاستی دەستخۆشی لەو هەندەرە خۆشەویستاناکەم کە پشمانەگرن لە شکست و لە خۆشی و لە هەموو شتێ ئینشاءڵڵا ئێمەش یعنی بەناوی خۆ ئینشاءڵڵا توانین ئەم یاری ئەنجامێکی باش دەین و دڵ ئەو جمهورە خۆشکەین بەڕاستی ئەمە چەند یاریە دڵیانمان عاجز کردەوە ئینشاءڵڵا بتوانین ئەم یارە ئەنجامێکی باش دەین و دڵیان خۆشکەین. چی بۆ هاندراڵانی کە کاری ئاژاوە جێریەکەن؟ وڵای داوایان لێکەم کە چتی ئەو شانەکەن چکم لەسەری نادی سلێمانیەکەوێ لەسەری شارەکەشەکەوێ با هەر بم جوانی هاوردیانە حتا ئێساکە بە هەروە جوان بێ. کاتێک گۆڵەکەی چی هەیە بۆ هاندەران؟ وڵایی پێشکەشی ئەو هەندەرە خۆشەویستانەیەکە کە خواوکە گۆڵ بێ. لەو هاندەرانە بزانین ئەورەی بەرزە بە بردنەوەی یانەکەی ئەورە بەرزە بە بردنەوەی سلێمانی نەمەریە؟ هەروەڵا وەکو جمهورێکی بڵێ. چی عشقێک وا و لێکا کە ئامادە بی بەم بارانە بۆ هاندەری سلێمانی؟ وەڵی لەبەرەوەیش پێم خۆشە شارەکەم بیباتەوە. تۆ لە دەرەوەی هاندەران لە دەرەوەی مدەڕەجەکانی بۆچی لێرەیت لە کاتی ئەو یاریە؟ لە کاتێکا کە ئەو یاریکی بەهێزە من ناتوانم بە بەهۆی بارانبارینەوە کە ئامادەی ئەو یاریە بم بۆی لە دەرەوە بۆی ئەگەداری نەتیجەکەی بم. داوا لە دەستەی کاریێری یانی سلێمانیەکەم کەەوە خەمێ لەو هاندرانی بخوا چونکە بەڕاستی ئامادە نەبوون لەوە زەرە لەگەرێتەوە بۆ نادیەکە خۆی کاتێکە بارانێک یاکۆ شتێکە ببارێ هاندەران ناتوانن ئامادە بن بۆی داوا لە دەستە کاگەریەکەم کەەوە مدەڕەجێ دروستکە بۆ مەلعەبەکە بۆی هاندەران بتوانن ئامادە بن لە هەموو یاریەکانە و بە گڕۆ بە تینێکەوە یارمەتی نادی سلێمانی بن بۆی دەستکەوتی زیاتر بەدەست بێنن. تاوان خۆشحاڵی خۆم دەرەبڕم کە ئەوا بینم تیپی سلێمانی بەرەو پێش ڕۆشتووە و مناڵەکانیشم هێناوە هیوادارم هەموو جمهوری سلێمانی خۆشەویست بێن بۆ سەیری ئەم یاریە خۆشە تیپەکەمان بە قووەتە ئێمە من لە ئەوروپا هاتوومەتەوە لەوێ خەڵک جلەکە لە بەرەکە باران بێ بەفر بێ ئەچێ بۆ یاریەکە جا هیوادارم هەموو کەس تەشجیعی سلێمانی خۆشەویست بکە. زۆر سپاس. تۆ کە لە وڵاتی بەریتانیا ژاوی دایما هاندەرانی ئینگلیز بە سەرسەخت دەئەمرێن لە هیچ جارێکی ئەوێ ئامادە بووی چ بەراوردێکەکەی لە نێوان هاندەرانی ئەوێ و هاندەرانی ئێرە؟ وەڵی هاندەرانی ئەوێ بە هەموو خۆشیەکەوە ئەچن بۆ یاریەکە تیپەکە هی خۆیانە هەموو هەوڵێگەیەن ئەوەی دەوڵەمەند بێ پارە پێشکەشەکە ئەوەی هەموو کەس بە تەوسەوە چێ بۆ سەیری یاریەکان زۆر پیان خۆشە بۆی ناوی شارەکەم گێنن بە هەموو دنیا. هاندەری یانەیە هاندەری یاریزانێکیانی سلێمانی؟ هاندەری یانەکەی سلێمانی هەموو سلێمانی.
کاتێکە کە سلێمانی ئەدۆڕێت و هەڵوێستت چییە؟ وەڵی هەست بە ناخۆشیەکی زۆرەکەم و هەست بە بێتاقەتێکی زۆرەکەم و خۆشم و هاوڕێگانیشم. ڕاستەکەی من کە خەڵکی سلێمانی وا دیارە کە هەرکە گیانی وەرزشیم تیا و بێ هاندەریانی سلێمانی بووبووم و هیوام وا بووە ناوی سلێمانی لە پێش هەموو یانێکی تری کوردستانەوە ببینم. بهذا الجول بابا لك لحظة وەکو هەندێکی یانەی سلێمانی زۆر خۆشحاڵم کەم ڕۆهاتوومە هانی یانەی دایکە دەم لێرە و ئینشاڵڵا بۆ هیوای یانەی دایک بیباتەوە بەڕاستی یاریەکی خۆش و بەقەوەتە ئینشاڵڵا ینی سلێمانی باتەوە لەسەر سەرکەوتنەیەک بە دوایەکانی بەردەوامە بێ بۆ هیوایی بمێنێتەوە لە خولی نخبەی عێراقا. لە ڕاستە نانی سلێمانی ساڵانێکی زۆرە هەرموو ساڵ هەنێ جمهوری زۆری هەبووە بەڵام ساڵ جیاوە لە ساڵانی کە نادی سلێمانی سەرکەوتوو بۆ نخبەی عێراقی لە جیاوە لە ساڵانی کە جمهور زیای کردووە لە بەتایبەت لە تۆڕی کۆمەڵاتی فێسبوک هەندێک پێیجی ترمان کردوەوە لە ڕێوە توانین خەڵک زیاتر کۆ بکەینەوە و سوات بەخوا ئەم ساڵ نای سلێمانی بەهێنانی ڕاهێنانی نوێ شڵا ئامانجێکی باشمان ئەنجامێکی باشمان نەبێ و بە هیوای ئەنجامێکی باش. ساڵانێک بوو ئەم یاریگایە بێبەش بوو لە هاندران دایما گلەی ئەوە لەوە ئەکرا کە هاندران خەڵکی ئەم شارە نایەن بۆ هانییانەکەیان بەڵام بەگەڕانەوەی یانی سلێمانی بۆ خولی بژاردەی عێراق و بۆ ڕیزیانە گەورەکان پەیتا ئەم یانەیە هاندەری زیاد دەبێت و زیاتر خەڵکی ڕووەکەنە یانەکەیان بۆ هاندانی یانەکان بێگومان هاندران بەشێکن لە سەرکەوتنی یانەکە. باسم قاسمی ڕاهێنەر وتەیەکی هەیە وتوێتی هاندرانی سلێمانی یەکێکن لە هاندەرە هەرە باشەکانی تۆپی پێ ئەوان ژمارە 12 نین بەڵکو ژمارە یەکن. ئەمڕۆژ هاندران ئەویان سلمان کە بەبردنەوە بەردەوام دڵخۆشن و هیچ کاتێک لەگەڵ ئەوە نین کە ئاژاوە بژێڕن. هیوادارین هەموو یاریەکان بەبێ ئاژاوە کۆتایی پێبێت چ بردنەوە بێت چ دۆڕاندن بۆیە وەرزش نامەی ئاشتی و برایەتی پێ. هەندێکیانی سلێمانی ساتومە یاریگای سلێمانی بێگومان هەندێکی زۆر زۆری لێیە یارەکە یارێکی زۆر خۆشە هیوادارم یانەکەم سەرکەوێت لە بەروی خەڵکی شارەکەن و یانەکەمان خۆشەیە بێوام گۆڵێکمان لێکراوی شەڵا گۆڵەکەکەینەوە بە پشتیوانی خوا. لەبەرەوەی زانی سلێمانی لە خولیانە عێراقانە بوو هەمان نەزانین لە خولیانەبەکانی کوردستانە بوو ئەو خولەر زۆر عنی و قوتی نیە لە چاو خولی یانەکانی بژاردەی عێراقا لەبەرەوە ئێستا سەیرەکەی یاریزانی معتەریفەکرانی سلێمانی خەڵک ئەزگار بێتە ناو یاریگاوە لەگەڵ بێژگەلەوەش تۆ سەیرەکەی یاریزانەکانی متەخەم عێراق کە مەسەڵیانی هەولێر یاریەکەن لە یانی زاخۆ یاریەکەن یاخۆ لە یانەکانی دۆ یاریەکەن هێن یاریگای سلێمانی خەڵک ئەزگایە بیان بینە بێژگەلەوەش تۆ حەزگی هاندەری چۆنڵی هاندەری شارەکەی یانەکەی خۆتی لە شارەکەیە حەزەکەی دیانەکە سەرکەوێ پێشکەوتنی زیاتر بە خۆی بینیە ئەجا خەڵکیش ئێستا زیاتر زۆر متابعی ڕاضە ئەکا زیاتر خەڵک ڕاضی بووە لەبەرەوە هەستەکەم یانی یاریگاکە زۆر قوی ئینشەڵڵا قەرباڵغتیژە ماشەڵڵا زۆری خەڵکیشی لێیە. ئامادەکاری چییە ئێستا بۆ نمونە شوێنەکان زۆر پیسن کورسیەکان چکە کە بارانە بارێت دوایەوە برسیگە زۆر خەڵکە میسە بە قاژە سەر کورسەکان دانیشتووە جگە لەوەش نازانم نێڵ ناوبێنتە ژوورەوە ئایا هۆکاری ئەوەیە کە نێڵن بەم گەرمایە نێڵ ناوبێنتە ژوورەوە هۆکاری وێت نازانم جمهور ئیگرێتە یاریزانەکان یا خۆشتی چکە ئەویان نازانم بەڕاستکە ئەوشتانە ئەوەکو ناشێڵن مەخسو ئاوەکە بێن ئێرەوانە بە جامە بچووکەکان بێ باشترە ئەوە ئێمە هاتووین بۆ هەندەرانی سلێمانی واداری لەم یاریشدا بیباتەوە تۆش باس ئێمە هاتووین بۆ یاری سلێمانی بیباتەوە کە یاریکرد سلێمانی دەست خۆشە
من وەکو هەندێکی سلێمانی بۆ زۆربەی یاریەکانی نادی سلێمانی بەشدار بووم وەکو دەستەی هەندەرانی نادی سلێمانیش ئێمە لێرە چەند کارێکمان کردووە بەڵام کاری ئاژاوە ژێڕی و دەبەهاویشتن بەڕاستی کارێکی نەشیاوە ئێمە هیوادارین ئەو دیاردەیە کەم بێتەوە بەڵام بۆ چارەسەرکردنی ئەو دیاردەیە هیوامان وایە برا ئاسایشەکان بێنە ناو شوێنی هەندەرانەوە پێم وابێ ترسێکی زیاترە هەندەران ئەتوانن ئەوە کۆنتڕۆ ئەوە نەکەن لەبەرەوەی ترسێکیان هەبێ لە برا ئاسایشەکە ئێمە خۆمان زۆرمان هەوڵاوە دیاردەی جنویان و دیاردەی دەبەهاویشتن بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشینە ئەوانیش ئێستا وەکو تیپی زاخۆ وەکو ئێمە کوردن ئەوان بیبەن و ئێمە بیبینەوە هەر یەک یشتە بۆ ئێمە لەبەرەوەی ئەوانیش کوردن و کێشەکەمان ئێمە ئەوەیە کە دیاری دەبەهاویشتن تکا لە هەندەرانی خۆشەویستی نادی سلێمانیەکەین ئەو دیاردەیە کەمکەنەوە بەڕاستی خۆ لە دەریشەوە ئەو برا پاسەوانانە هەساون بەکارێکی زۆر باش کە نایهەڵن دەبێ بێتە ناوەوە. سلێمانی خاوەنی هاندەری تایبەتی خۆیەتی ئەم هاندەرانە هۆکارێکن لە سەرکەوتنی ئەمیانەیە بێگومان ئەمیانەیەک لە ناو یاریگەی خۆیان بێ هاندەرێکی زۆر ئامادە ئابن هاندەران گەڕاونەتەوە بۆ یانی سلێمانی بۆ ئەوی هانیانەکەیان بدەن کە گەڕاوەتەوە بۆ خولی بژاردەی عێراق. سليماني مش سليماني سليماني يا براوي انا ماني سليماني بم سليماني قرباني بم